وەک پێشتریش لە سەرەتای بەرنامەدا ئاماژەم پێدا ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ئەوە لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی ناوچەکە و هەرێم چەندین چالاکی ساڵانە لەم ڕۆژەدا بەڕێوە دەچن چەندین هەڵمەت بۆم ڕۆژانە بۆم ڕۆژە بۆم ساڵیادا بۆم ساڵ ڕۆژە ئەنجام دەدرێت لە سەراستی جیهانیش ڕێکخراوەکانی بواری مافەکانی ژنان و کچان چەندین چالاکی بەڕێوە دەبن بۆم ساڵیش هەرێمی کوردستان ئەم هەلەی قۆزیوەتەوە و 16 ڕۆژ هەرچەنەمە لە ساڵانی پێشووتریشدا چەند ڕۆژێکیانوەک و هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان دیاری دەکرد و پێک دەهێنا و لەو چەند ڕۆژەدا ببورن لەو چەند ڕۆژەدا کۆمەڵێک چالاکی و هەروەها کۆمەڵێک هۆشیاری بڵاو دەکرێن و کۆمەڵێک کۆنفرانس و سیمینار تایبەت بۆ ڕۆژە ئەنجام دە بۆم ساڵیش هەڵمەتێکی 16 ڕۆژەی نیشتیمانی دیاریکراوە و هەروەها 16 ڕۆژە تەرخان دەکرێت بە بەو چالێکی کۆنفرانس و سیمینارانی کە تایبەت دەکرێن بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و کچان لە هەرێمی کوردستان ئێمە سەبارەت بەم بابەتەوە بەم ڕۆژە میوانێکمان هەیە کە ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانە جەنابیان بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە کە تایبەتە بە مافەکانی ژنان خات و بەهار سڵاوت لێبێت و بەیانیت باش بێت دیارەکێشێک هەیە تا و کاتێک هاوکارانم دەتوانن وەری بگرنەوە ئێمە بەڵێ ئەیزان دەمێت تا میوانەکەمان ئامادە دەبێت سەبارەت بەم ڕۆژە دوێنێش لە پارکی دایک ڕێکخراوەکانی بواری ژنان و هەروها لەلایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بۆ بوارە چالاکی بەڕێوەچوو لە پارکی دایک و هەروەها بە ناونیشانی پێکەوە ژیان پرتەقاڵی دەکەین هەڵە نەبم بەو دروشمە دوێنێ بەڕێوەچوو هەروها شانۆگەریەکیش هەر سەبارەت بەو توندوتیژیانەی کە بەرامبەر بە ژنان و کچان لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن بەڕێوەچوو هەروەها چەندین هۆشیاریش بڵاو کرایەوە بە ئامادەبوونی چەندین کەس لەوێ لە پارکی دایک چالاکیەکە هەروەها کۆنفرانسەکە بەڕێوەچوو بێگومان دەزانین کە لە هەرێمی کوردستان ڕۆژانە چاو دەکەینەوە چەندین ژن چەندین کچی کوردستانەکەمان بەبێت تاوان یاخۆت بە دروستکردنی تۆمەتێک بۆیان لەلایەن باوک بێت لەلایەن برا بێت لەلایەن ئامۆزا بێت لەلایەن مێرد لەلایەن خۆشەویستەکانیانەوە هەتا ئازار دەدرێن و هەروەها بەداخەوە هەندێکیان دەکوژرێن و لەسەر ئاستی حەزبیش بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین ڕێنمایی بڵاو کردەوە کە دەبێت ژنانی کوردستان کچانی کوردستان پارێزراو بن لەگەڵەوەشدا لەسەر ئاستی حەزبیش ئەو کەسانی کە لە حەزبیشدا نەگەر هات و توندوتیژیەکیان بەرامبەر ژنان کرد بە تونترین شێوە لەلایەن حەزبەکەیانەوە سزا دەدرێن بەڵێ دیارە میوانەکەمان ئامادەیە خاتوو بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە ڕاستەخۆ لە هەولێرەوە ئامادەیە لەگەڵمان خاتوو بەهار سڵاوت لێبێت بەیانیت باش بێجا دەمەوێت وەکو پرسیارێکی ڕۆتینی کە بۆم ڕۆژانەی کە دیاری دەکرێن لە ساڵەکەدا بجاتر ڕۆژێک یاخود بەروارێک دیار دەکرێت بۆ هەر بوارێک ساڵانە لە جیهاندا بۆ ئەم ساڵیش لەم ڕۆژەدا لە 25 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژی ژنان دەمەوێت بپرسم هۆکاری دیاریکردنی ئەم ڕۆژە و گرنگی ئەم ڕۆژە لە سەراستی جیهان کە دیاریکراوە بۆچی دەگەڕێتەوە بەیانیتان باش زۆر سپاس بۆ ئەم فرسەتە ڕاستیەکەی هۆکاری دیاریکردنی ئەو ڕۆژە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لەگەڵ ئەوەی چەندین بەڵگەنامەی نێودەوڵەتی و ڕێکەوتنامەی نێودەوڵەتی و چەندین کۆنفرانسی نێودەوڵەتی کە زۆربەیان نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتی کردووە و دەرچووە و دەوڵەتانی دنیای پابند کردبوو کە سنوور دابنێن بۆ توندوتیژی و ڕێگریەکان لە بەردەم ژنان ئاواڵا بکەن بۆی کەسانی چالاک بن لە کۆمەلگایە بەڵام بەداخەوە ئەوانە هەر ئیسیفادەی نەبوو بۆیە ئەگەر بە هەڵە نەچوو بووم بۆ سەرەتای ساڵی 2000ەکان ئەگەڕێتەوە کە لەسەر ئەوە ڕێکەوتن هەڵمەتێک هەبێ ساڵانە بۆ هوشیارکردنەوەی خەڵک دەربارەی توندوتیژی و مەترسیەکانی لەسەر ژیانی ژن لەسەر ژیانی کچی گەنج کاریگەریەکانی لەسەر خێزان و لەسەر کۆمەلگا و لەسەر دەوڵەتان بۆیە لەو کاتەوە بڕیاردرا کە 16 ڕۆژ بێت ئەو کاتە بووەوەی حەقی تەواوی بدرێتێ لە 25 نۆڤەمبەر وەکو بەڕێزت وتت ئەمڕۆ دەست پێکە بە ڕۆژی دەی 12 کە ڕۆژی جیهانی مافی مرۆڤە کۆتایی پێێت ئەوەندەیە وەکو بڵێ زیاتر تەرکیز بکرێ بە بیری خەڵک بهێنرێتەوە داواخوازیەکانی
ژنان و ئەوانەی کە دژ بە توندوتیژین بە دەنگی بەرز و بۆی هەموو تاکێکی کۆمەلگا و حکوومەت و دەسەڵاتداران گویان لێبێ بیر بێنێتەوە کێشەیەکی گەورە لە کۆمەلگا هەیە کە کێشەی توندوتیژی دژ بە ژنانە پێویستە کە کاری جدی بکرێ بۆ ڕێگەگرتن لێ. خات و بەهار ئەگەر ئامارێک لەبەر دەست بێت جا من پێشەوەی کە بچینە سەر باسی و هەڵمەتەی کە ڕاگەنراوە دەمەوێت بزانم ئەگەر ئامارێک لەبەر دەستە تایبەت بۆ و توندوتیژیانەی کە لە هەرێمی کوردستان بە گشتی و هەروەها لە ڕێکخراوەکەی ئێوە تۆمار کراوەکە توندوتیژی بەرامبەر ژنان و کچان کراوە چەند دنیا خۆت بە شێوەیەک تۆمار کراون؟ یەکەمیان کە زۆر ترسناکە بەوە دەست پێەکەم هەتا ئەم دقەی کە من و تۆ قساکەین کە ئەمڕۆ هێشتا 5 ڕۆژمان ماوە مانگی 11 تەواو 11 مانگ تاوە بێ لە ساڵە 36 ژن لە ئەم ساڵە لە کوردستان کوژراون 36 ژن لە ماوەی کەمتر لە 11 مانگ بۆیە ئەمە زەنگێکی بەڕاستی مەترسیدارە بۆ کوردستان بۆ ژنان وای لێ هاتووە ژنان هەست بە ئەمان ناکەن پرسیارمان لا دروست بووە ئایا کوردستان شوێنێکی شیاوە بۆ ژن ئەو پرسیارەی دروست کردووە بەنسبەت شێوازەکانی تری توندوتیژی کە بڵاوە ڕاستێکە هی ئەم ساڵم لە بەردەست نییە چونکە هێشتا وەزارەتی ناوخۆ و جاران بڵاوی ناکاتەوە پێویستی بە یعنی هەندێک کار هەیە تاوەکو لەیان وەربگری بەس من با باسی 12 ساڵی ڕابردوود بۆ بکەم ئەگەر بەپێی ئەو ئامارانەی کە فەرمین بڵاو کراوەتەوە لە ماوەی 12 ساڵی ڕابردووە ساڵانە نزیکەی زیاتر لە 220 ژن لە کوردستانە ئەکوژرێت ئەگەر هەمووی کۆبکەینەوە هەندێک ساڵ کەمتر بووە هەندێک ساڵ زیاتر بووە یان بە مباشر کوژراوە یان ناچار کراوە خۆی بسووتێنرێ خۆی بکوژێ یان خۆی بسووتێنێ ئەمانە هەمووی کۆکەیتەوە ساڵانە نزیکەی زیاتر لە 220 ژنەکە ساڵانە زیاتر لە 6,000 ژن شکات ئەکەن ئەچن لە دەستگاکانی پۆلیس لەسەر توندوتیژی قسە ئەکەن ئەمە ئەو ژمارە کەمەیە ئەوەی کە ئەچێ سکاڵاکە کە ئەت بە فەرمی و چووە لە دەستگاکانی پۆلیس کردوێتی بەڵام ژمارەکە زۆر لەوە فراوانترە ئەوەی لە ڕێکخراوەکانی ژنان لە ڕێکخراوەکانی تری مافی مرۆڤ کە بەڕاستی نەچۆتە ناو ئەوەوە نەچۆتە ناو ئەو ئامارەوە کە حکومت بە فەرمی بڵاوەکاتەوە بۆیە ژمارەکە ئەتوانم من بڵێم من ئەگە بمە زۆر بە دەقیقی باسی توندوتیژی بکەم ئەگەر لێم بپرسی پێتەڵێم لە پشت دەرگای هەموو ماڵێکەوە لە کوردستان ڕۆژانە حاڵەتێکی توندوتیژی هەیە ژنان یا کچەکانیان یەکێک لە شێوازەکانی توندوتیژیان ڕوبەڕوو ئەکرێت. باشە خات و بەهار خۆت پرسیارێکی جوانە دووروژان کە بەڕاستی کوردستان جێگەی ئەوەیە کە ژنان یاخود کچان لی بژین جێگەی ژیانی ئەوانە نازانم تا چەند وەڵامی ئەم پرسیارەتان دەستکەوتووە و پێویستە کێ جواب ئەم پرسیارە باتەوە؟ واللهی گرنگە حکومت جوابمان باتەوە بەڕاستی چونکە حکومت بەرپرسە لە پاراستنی ژیانی هاوڵاتیانی حکومت بەرپرسە لە پاراستنی ژیانی تاکەکانی ئەگەر ژن بن ئەگەر پیاو بن پرسیارەکەمان ئەوەیە بۆچی کە دزیەک ئەکرێ بۆچی کەسێکە لەسەر مەسلەی ئەمنی حاڵەت کوشتنێکە تەقینەوەیەکە هەر شتێکەکە لە ماوەی کەمتر لە 24 سەعاتە جاری وا هەیە لە ماوەی چەند کاتژمێرێکە ئەڵەن تاوانبارەکەمان یان تۆمەتبارەکەمان دەستگیر کرد یان شەبەکەکەمان دەستگیر کرد ئەی باشە خێرە بکوژانی ژنان وا بە ئاسانی دەست ناکەون یعنی ئەمە بەڕاستی پرسیارێکی گەورەیە بۆیە من بە تەسەورم تا ئێستا حکومت کارەکە چەندین دەستگای هەیە دەستگاکانی نووسنگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان هەیە شەڵتەر هەیە بەڵام بەڕاستی ئەمانەش لەناو حکومەتە هێشتا ئەولەویەتی حکومت نیە زۆر بەداخەوەکەوە ئەڵێن ئێمە هەمومان ڕێکخراوەکان زۆر هەماهەنگین لەگەڵ حکومەتە زۆر کاری پێکەوەی ئەەکەین بەڵام مەسلەی ژن مەسلەی هێنانەدی یەکسانی ژنان مەسلەی پاراستنی ژنان لە توندوتیژی لە ئەجەندەی لە پێشینەکانی ئەجەندەی حکومەتی هەرێمی کوردستان نییە ئەوە جوابەکەی منە هەر کاتێک بوو بە ئەجەندا بوو بە لە پێشینەکانی ئەجەندەی هەر حکومەت و هەر وڵاتێک بێت ئەبینی زۆر بە بەرچاو بە دیاری ڕێژەکانی توندوتیژی ڕوولەکەم بوو نەکات خات و بەهار ئەو نمونەمان ئەو وڵاتە پێشکەوتوانەی دنیاە نمونەمان ئەو وڵاتە پێشکەوتوانەی دنیاە کە بەڕاستی ئارامە و ژنانی کوردستانیش ئەو ڕێگا ناخۆش و پڕمەترسی ئەگر نەبەر بۆی بگەنە وڵاتە هەندێک لە وڵاتانی ئەوروپا کەواتە بۆ لەوێ ئەکرێت بۆ لە لای ئێمە ناکرێت کەواتە ئەو دەستێوەردانەیە ئەو خەمخۆریەیە کە ئیدارەی ئەو وڵاتانە ئەیکەن و هی ئێمە تا ئێستا زۆر بە جدی وەرینەگرت. باشە خات و بەهار ئەو دیارتینە و توندوتیژیانی کە بەرامبەر بە ژنان دەکرێت ئەوەندەی ئاگادار بیت ئەوەندەی کە تۆمار دەکرێت لە ڕێکخراوەکەی ئێوە ئەو توندوتیژیانە چین کە بەرامبەریان دەکرێت جگەلەوەی کە دەکوژرێن
ئەو توندوتیژیانی و ئازاردانانی کە بەجەستی ئەو ژنانەوە دیارە چی بوون تا ئێستا و کەیسانی هاتوتە لای ئێوە؟ لێدان زۆرە لە جەستەیی زۆرە بەڵام لەپاڵ ئەوەشە ئەگەر لە ناو خێزانە ڕوویا بێ یان باوکە یان مێردە یان برایە جاری وایە کوڕی مامە ئەوانە ئەنجامی ئەیان بەرامبەریان جاری وا هەیە زاواکەیانە و ئیستیغلالکردن زۆرە ئیستیغلالیان ئەکەن لە ڕووی جنسیەوە لەلایەن کەس و کاریانە و تەنانەت حاڵەتیش هەیە ڕەنگە بڵێن بە کوردستان زۆر نامۆیە مێردەکان ژنەکانیان ناچارەکەن بە ئیشی لەشفرۆشی ئەوانە هەیە و مەسلەی بە زمان جنێ و پێدان ئیهانەکردن بە چاوی کەم سیرکردن بێکەرامەتکردنی ژن لە بەردەم مناڵەکانی نرخدانەنان بۆ ژن ئەمانە هەموو زۆر زۆرە لە ناو خێزانە بەڵام شێوازێکی تریش هەیە کە لە دەرەوەی خێزانیش هەیە ئیستیغلال کرد لە ڕێگەی دەستگاکانی سوۆسیال میدیاوە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە لە ئێستاە یەکێکە لەو بوارانەی کە زۆر زیادی کردو هەڵبەتە من ناڵێم کە ئەوە زیادی کردو تونوتیژی ناو خێزان کەمی کردووە تونوتیژی ناو خێزان هەر بەردەوامە بەڵام ئەوەش زۆر زیادی کردو لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە کە زۆربەی زۆری کچانی گەنج گیریان خواردۆ بەدەست ئەوەوە ئەوەش من دیسانەوە ئەڵێم ئەگەر مەبەستمان بێت ئەگەر حکومت مەبەستی بێ زۆر بە خێرایی ئەتوانێت تاوانبارەکان بدۆزێتەوە بەڵام زۆربەی زۆری کەیسەکان لە محکەمەکانە زۆر بە خاوی ئەڕۆن بەداخەوە هەرچەندە ئیش هەیە لەسەر ئەوە بەڵام ئەوە زۆر زیادی کردووە پێویستەکە حکومت دەستێوەردانێکی جدیتری هەبێ پلانی زۆر جدیتری هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو جۆرە لە توندوتیژی یان دابینکردنی یان ڕێکخستنی سوۆسیال میدیا وەسائل ئینتەرنێت بە شێوازێک کە ئینسانەکان بپارێزێ و ژنان بپارێزێت استیغلال لەوێەوە داوای پارەیان لێەکەن داوایان لێەکەن کچان جاری وا هەیە بە وعدی خۆشەویستیان بە وعدی زەواج ڕسمی بۆ ئەنێرێ دوایی بەکارێهێنێتەوە لە دژی ئەوەش هۆکارێکە ئەبێتەوە بە شێوازێک بۆ زیادبوونی تونوتیژی ناو خێزانی کە ئیترکە کە سوکاری کچەکە ڕەنگە ئەو حاڵەتانە ببینن زیاتر توندوتیژی و کچەکانیان نەهێڵن لە ماڵ بچنە دەرەوەیان لیان ئەیانیان بیان کوژ باشە خات و بەهار هەڵمەتێکی 16 ڕۆژەی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە هەرێم ڕاگەیەنراوە دەتانەوێت لە ڕێگەی و هەڵمەتەوە چی بگەێنن ئەو چالاکیانە ئەو بابەتانی کە لەو چەند ڕۆژەدا بەڕێوە دەچن چی دەبن ئەو هۆشیارانی کە بەڕێوە دەچن لەو چەند ڕۆژەدا چی دەبن بەڵە هەڵبەتە ئەم بەیانە پێش بێم لە فەیسبوک برادێک ڕۆشنبیری شەبڵاوی کردوێڵە بەس 16 ڕۆژ ئیشەکان بۆ تونوتیژی نەخێت هەموو ڕۆژەکانی ساڵ ڕێکراوەکانی ژنان و دام و دەستگاکانی حکومت کە تایبەتن بۆ مەسلەی ئیشەکەین لەسەر بەرەنگاربوونەوەی ژنان توندوتیژی دژ بە ژنان بەڵام ئەم 16 ڕۆژە هەڵمەتێکە بۆ بیرخستنەوەیە بۆ وەکو لە سەرەتا باسم کرد بڵێن بە خەڵک ڕابگەێنن زەنگە مەترسیەکان لێ بێین داخوازیەکانمان چڕتر بکەینەوە ئەوەی لەم 16 ڕۆژەیە لە ئەم ساڵە ئەکرێت چالاکیەکان جۆراوجۆرن لە هەولێر هاوپەیمانی ژنانی کوردستان کە پێک هاتووە لە زۆربەی زۆری ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان و دەیان ژنی چالاکوان و چالاکوانی ژنانیشی تێدایە بەنیازین سبەینێ 26 مانگ سعات 11 بەیانی لە بەردەم قەڵای هەولێر گرتبوونەوەیەک بکەین بۆ دەربڕینی ناڕەزایی بۆ ئەو ژمارە زۆری کوشتنی ژنان و توندوتیژی کە هەیە هیوادارم باران کەمتر بێ لەو کاتەیە نەبێتە ڕێگر لە بەیندەی ئەو ژمارە زۆرەی خەڵک کە بڕیاری ئاوە بێت بۆ گرتبوونەوە کە سبەینێت تۆزە مەترسی بارانمان هەیە بەڵام چالاکیەکانی تر چ لە هەولێر چ لە شار و شارۆچکەکان بەردەوامە کە خۆی بینێتەوە لە هوشیارکردنەوە لە قوتابخانەکانە لە هەندێک دام و دەستگایە لە سنتەرەکانی ڕۆشنبیریە لە ڕێگەی پۆستەری هەڵواسینەوە لە ڕێگەی فیلم و هونەر وەکو باست کرد لە دوێنێ لە سلێمانی چەندین چالاکی تری هونەری شەیە لەسەر ئاستی کوردستان بە هەموو ئەو شێوازانە ئێوەی دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی گەورەتان بینیوە و ئەشی بینن لەم 16 ڕۆژەیە کە ئەو چالاکیانەی ئەکرێ بتوانن بڵاوی بکەنەوە ئەمانە هەمووی ئەو کارانن کە ئەکرێت کۆنفرانس و کۆنگرەی گەورە هەیە بۆ هوشیارکردنەوە باشە خات و بەهار ئەو هەڵمەتانی کە ماما و ساڵانە ئەنجام دەدرێن یاخود دیاری دەکرێن بۆ بەرەنگاربوونی توندوتیژی بەرامبەر بە ژنان دەبینین تەنها لە ساڵ ڕۆژەکەدا نییە وەک خۆشت باست کرد کە ئێوە بەردەوامن لەوەی کە هۆشیاری و هەروەها و هەڵمەتانە ڕابگەێنن
لە ڕێگەیم هەڵمەتانەوە گەیشتون بەچی تاشن لە ڕێگەیم هەڵمەتانەوە لە ڕێگەی بڵاوبوونی هۆشیاری و لە ڕێگەی و کۆنفرانسانەوە کە ئەنجامتانداوە توانی و تانە تا ڕادەیەکیش بێت توندوتیژی بەرامبەر بە ژنان کەم بکەنەوە کۆمەلگا لەو بابەتە هۆشیار بکرێتەوە. ئەوەی توانیمانە لە ڕێگەی ئەو کارەی کە لە ناویە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژێت کە لە کوردستانیشە لە ساڵی دوای 2005ەوە ئەم هەڵمەتە بە بەردەوامی هەیە ئەوەی بە نەتیجە گەیشتوینێتێ بەشێکی چەندین یاسا کە لە بەرژەوەندی ژنانە یان هەموار کراوەتەوە یان یاسا دەرچوە لە گرنگترین یان یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە ئەوەی کە نەتیجەی ئەو یاسایە توانیوێتی محکەمە هەبێ یاساکە جێبەجێ ئەکرێ ڕەنگە کەم و کورتی هەبێ لە شوێنێ بۆ شوێنێکی تر بەڵام بە شێوازێکی فراوان یاساکە جێبەجێ ئەکرێ دەیان دام و دەستگا و نووسینگەی پۆلیس تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان کراوە لە قوتابخانەکانە هەڵمەتی و شیاریەکرێ ڕێکخراوەکانی ژنان مافی مرۆڤ کۆمەلگای مەدەنی دەیان چالاکی و هوشیارکردنەوەی ژنانیان هەیە نەتیجەکەی ئەوەیە کە من وتم هەرچەنە ئەوە نسبەتێکی کەمە تەسەورەکەین ساڵانە 6,000 کەس هەندێ ساڵ هەیە 7,000 ژن ئەچێ راپۆرت ئەیە لە پۆلیس ئەڵێ من توندوتیژیم بەرامبەر کراوە قبوڵی ناکە قبوڵ ناکە مێردەکەی ژنی دووەمی بەسەرابێنێ قبوڵ ناکە باوکی لێ بیا براکەی لێ بیا چکە پێی وایە ئەوە ئینسانە پێم وایە ئەمە ئەو دەستکەوتانەیە کە ئێمە بەدەستمان هێناوە لە پاڵ ئەوەشە زۆرێک لە پیاوانیش هوشیار بوونەتەوە زۆرێک لە پیاوانیش بوونەتە پاڵپشتی لە مەسەلەکانی ژنان زۆر باوکەیە کە کچەکەی لەسەر جادە دووچاری توندوتیژیە بێتەوە یان ئیستیغلالەکرێت لە ڕێگای سۆشیال میدیاوە باوکەکە و براکە باوەشی گەرمیانەکەنەوە بۆ کچەکەیان و ئەی پارێزن بۆیە نەتیجەکەی ئەکید لە مەدای دوورە زیاتر کاریگەرێ بێ بەس بماوە کورتەی کە ئەتوانم بڵێم لە 15 ساڵە کە بەم گەرم و گوڕیە ئیشەکرێت لەسەر هوشیارکردنەوە و ڕاهێنان و بە مەسەلەی توندوتیژی دژ بە ژنان ئەم نەتیجانەی بەدەستێناوە. باشە خات و بەهار ئەگەر وەکو دوا پامی جەنابەت پامێکت هەبێت بۆ ئەم ڕۆژە هەروەها بۆ ژنان بۆ کەسانەی کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت بۆ ئەو کەسانەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان دەکەن پامی تۆ چییە؟ پەیامی منەوەیە بە کچان و بە ژنان ئەڵێم مەترسن لە هەر کوێیەک لە هەر شوێنێک بن لە ماڵ بەیان لە دەرەوەی ماڵ دووچاری توندوتیژی و ئیستیغلال بوونەوە دام و دەستگای حکومەت هەیە پارێزگاریتان لێ ئەکا بێدەنگ مەبن باسی بکەن بە باوکەکان و بە دایکەکان و بە براکان ئەڵێم خێزانێکی ئارام ئەگەر بمانەوە خێزان هەڵنەوەشێتەوە لە کوردستانە ئەبێت توندوتیژی لە ناو خێزانە نەمێنێ چونکە پاراستنی خێزان بند نییە بە سەرکوتکردن و بێدەنگ بوونی ژنەوە پاراستنی خێزان بەندە بە ئارامی و ناتەندروستی و ژیانێکی ئاسایی و خۆشەویستی لە بینەی تاکەکانی مرۆڤە پەیامم بۆ دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و جێگرەکان و هەموو ئەوانەی لە ناوەندی بڕیاران ئەڵێم ئەمنی ژن پاراستنی ژن پاراستنی ئاسایشی نەتەوەییمانە پاراستنی ئاسایشی کوردستانە بەبێ ئەوە شتێک نییە بە ناوی ئاسایشی کوردستان دواپەیامم ئەوەیە هەموو خەڵکی کوردستان لەم ڕۆژەیە بە شێوازێک هەرێک لە ماڵی خۆیەوە دژ بە توندوتیژی دژ بە ژنان بێ و لە هەولێریش زۆر بە فراوانی هیوادارین باران نەبێ بەشدار بن لەو گردبوونەوەی سبەینە سەعاتی 11 لە بەردەم قەڵای هەولێر ئەنجامی دەین. زۆر سپاس سەرکەوتو بن خات و بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە زۆر سپاس کە لەگەڵ ئێمە ئامادە بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە.